لە 2005ەوە لە ئاسایشی هەولێر دەستگیر کرا لەلایەن کاک بارزانەوە. کاک بارزان ئەتو دوای پاشی 2 ساڵی گوتە من وا لە گشتیە چوومە گشتی دەلێنە من لێرە نییە. ئێستش نامەکەمدا دەست برا گەورە لە پارکی شانەدەر خەبەرەیان دامێ گوتیان دایە وەرە ئیشاءالله برا گەورە ئەمری پێمان کردی وەرە مهاجی پیاوەکەت دەکەینەوە. ئێمەش باشە حتاکو ئێستا ئەو دەستیان پێکردم لەبەر چ مهاجی پیاوەکەمتان نەکردەوە و قسەی برا گەورەتان پشتگوێ خست. باشە لەبەر چیوانە خۆشە لە ماڵێکە بەخوای نووسکەی لێوە نایەتن، یعنی دەڵێ بەسەوەی پێشەوەی بمرم کوڕەکەم لە باوەش بگرم چاوەکانم لە دەست دایاندەی بگیرێم. ئەمن هەر بەخۆم هات تووشی نەخۆشی دڵ بوومە، تووشی نەخۆشی سوکەری بوومە دەومیشک دەبی بەخوای ئەوەندە قسە و یعنی ئەوەندە دووبارێ بکەمەوە. ئاسایش دانرایە لە بۆ بەس لە بۆ گرتنی خەڵکی یان لەبەرەوەی کە مافمان بدەن و ئایا شتێکمان لە بۆ بکەن. باشە دەیانگرن قەیدی ناکە ئیدە حەقەکەشمان بدەنەوە. پێم پیشاندەم بزان پیاوەکەم لەسەر چ جیرایە و بزانم یعنی تاوانەکەی چییە. باشە ئەوە دامانەکە ئەو پیاوە لەسەر ئیسلامی گیرەوە. ئیسلامی ینی هەموو غەیرە دینەچی تێدایە، موسڵمانی تێدایە، مەسیحی تێدایە، ینی هەموو لایەنەچی تێدایە. کاک بارزان بەخۆی پێم دەلێدایە ئەگەر کوشتم من خۆ حکومە شەرم لە من و تو ناکە وەرە جەنازەکەی بەوە ئەی مادەم نەتان کوشتیە ئەی لۆ پێم پیشان نادەن. یعنی لە هیچ قانون و هیچ دەوڵەتە نەبووە کە 20 ساڵ ئەتو پیاوی بسجن بکەی بەبێ مەحکەمە بەبێ ئەوەی حکم بدرێتە